والله سيدا من بسيارك هذا فرمو بس اگر تورك لا هل درست اما تور عامة تور قشتية بس مين برسياري بسود بلا خدمت دام فرمو درست سيدا هذا عندك جماعة تاعي هذيت انه كدار كافتين مرد قالوا الطوغ في بيجنا مرو في دكتور عبد اللطيف يهات يا قورينو مرو شو بس بوام داد باشا ناڵێن چۆن هاتوتە گۆڕین یعنی چی کردووە؟ والله دي بيجي دكتور عبد اللطيف يهات يا قورينو نضا قال خالك ترنيشتا خالد قال مسؤولة و شتا عارضة قال مسؤولا باشا برام براشيد نكم دانشتن لقل مسؤول يعني الإسلام دا حرامة الري اللي جيراوه الإسلام يعني رقا في دراوه خد براي من بامن يعني وك ڕوونکردنەوەیەک بۆ تۆی بەڕێز بۆ هەر مسلمانێک کە لەم بابەتە گومانی هەبێ یا بە هەڵە حاڵی بێت پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام لەگەڵ سەرکردەی کافرەکان و مشریکەکان دانیشتووە ئەبوو جەهل و ئەبوو لەهەب لەگەڵ سەرکردەی جوولەکەکان دانیشتووە لەگەڵ نەسڕانی و گاورەکان دانیشتووە لەگەڵ سەرکردەی منافقەکان عەبدوڵای کوڕی ئوبەی کوڕی سەلول دانیشتووە لەگەڵ ئینسانی تاوانبار و خراپ دانیشتووە یعنی دانیشتن لەگەڵ کەسێک کە ئینسان بە نیەتێکی باش دابنیشێ لەگەڵی خراپ نییە برام ئەسڵەن پێویستە مسلمان یا بانکخواز بتوانێت لەگەڵ بگاتە هەموو کەسێک بەشک و قسەیەکی خێرکە بەشک و کەلیمەیەکی بەسوود ببەخشێ ئینشاءڵڵا سوودی هەبێ و ئەگەر سوودیشی نەبێ بۆ لای خوا عوزری هەیە یا ڕەبی من توانیم کەلیمەیەکی خێر بڵێم یعنی بۆچی ئێمە لێگەڕین یعنی جارێ ئێمە کاربەدەستانی وڵاتی خۆم من بە کافریان نازانم بەڵکو دوعا دەکەم و لە خوا دەپاڕێمەوە کە من والله لە دەوری کەعبە سوڕاومەتەوە تەوافم کردووە لە حەج و عومرە یا ڕەبی خوای گەورە کاربەدەستانی ئەو هەرێمە ئەوەی کە بەرپرسیەتێکی بەدەستە یا ڕەبی خوا هیدایەتی دەی خوای لە خزمەتی دینەکەدا بێ خوای لە خزمەتی مسلمانان بێ خوای پەروەردگار هیدایەتیان دەی نیفاق و دژایەتی دین لە دڵیاندا نەبێ کە هەش بێ لە دڵیان دەریکەی وایان لێ بکەی پشتیوانی ئیسلام و مسلمانان بکەن من دوعایم بۆ دەکەم برا چونکە منهەجی ئەهلی سوننە دوعاکردنە بۆ کاربەدەستان کە کاربەدەست باش بوو میلەت دەحەسێتەوە میلەتیش باش دەبێ ئاینی پیرۆزی ئیسلام گەشە دەکا من ئیشی من بانکخوازیە بانکخوازان بۆ ئەوە هاتوون خوای گەورە دەفەرمێ لیتوخریجە الناس من الظلمات إلى النور ئێمە دەبێت چین دەستی خەڵک بگرین ئەگەر لە تاریکاییدا بێ دەری هێنین بۆ ڕووناچی نابێ ئیشی ئێمە پاڵپەیوەنانی خەڵک بێ دەریان کەین بۆ ناو تاریکی نابێ هەر خەڵک بڵێن ئەوە کافرە ئەوە مبتەدیعە ئەوە منافقە ئەوە تاغوتە ئەوە مەلعونە ئەوە چییە دەی هەمووتان بۆ جەهەنەم خۆمە ئیشمان نییەوە ئەوە ئیشی شەیطان دڵی بەوە خۆشە خەڵک بچێتە جەهەنەم من دڵم بەوە خۆش نییە خەڵک بچێتە جەهەنەم والله دوعا دەکەم هەرچی کار بەدەستە لەو وڵاتە یا ڕەبی خوا هیدایەتیان دەی یا ڕەبی خوا ئیمان بخەیتە دڵیانەوە خوای پەروەردگار کەسانێکی دادپەروەر بن چاک بن ئەنجا ئەوە دوعامە بۆیان بشت خوش دەزانێ مەبەستی من تەنها ڕەزابوونی خوایە و لە پاشان خزمەتکردنی ئیسلام و مسلمانانە تێگەیشتی براکەم بەس کەسانێکی تێناگا یعنی بەلایەوە سەیرە تۆ چۆن لەگەڵ فلان دادەنیشی کاکە فلان بەلای منەوە کافر نییە بەلای منەوە مسلمانە و ئومێدی خێریشم هەیە ئینشاءڵڵا دوعای خێریش دەکەین بتوانین ببینە سەبەبی خێر سەبەبی چاکە بۆ خراپە براکەم خوا سەلامت کە براکەم بەڕێزی براگیان یعنی دیقەت دەیە براشید نەکەم خوای پەروەردگار موسا و هاڕوونی برای دەنێرێ کەوانە پێشەوای ئێمە دەبێت شوێن ئەوان کەوین شوێن پێغەمبەران کەوین أولئك الذين هدى الله فبهداه مقتده خواهي قرد فرمي اذهبا إلى فرعون إنه طغى فقولا له قولا لينا لعله يتذكر ويخشى برون بولاي فرعون زيد روي كردوا لسنور درشوا استمكارا بشكو نصيحتي كان بشكو يتذكر بير بكاتوا بهوش خوي بيتوا أو يخشى بشكو لخواب ترسي خواب شيء تدليوا يعني پروردگار چاك دزاني فرعون إيمان جنانه بەڵام بە موسا و هاڕون دەفەرمێ بڕۆن ئێوە ئەرچی خۆتان بەجێ بگەێنن ئێجا فرعون کافر بوو کاکە بەلای منەوە ئەوانە کافر نین کە ئینسان بتوانێت کەلیمەیەکی خێر و یعنی نەسیحەتێکی خێر ئینشاءڵڵا لەبەر خوا هیچ گوناهێکی تێدا نابینن بەڵکو هۆکارێکی پیرۆزە ئەوە باشترە نەک ئێمە لە دوورەوە دەی ئەوانە کافرن ئەوانە مەلعونن ئەمانە تاغوتن یعنی
ئاژاوەیەک دروستکەین خوێن ڕێژی و کاولکاریەک دروستکەین کە هیچ بەرهەمێکی نییە. چ بەرهەمێکی هەیە؟ یعنی کە بتوانین لە هەزارە یەک وا بکەین مدیری مەکتەبێک، مدیری نەخۆشخانەیەک، مدیر ناحیەیەک، قایمێک، محافظێک، وەزیرێک، ئەندام پەرلەمانێک، سەرۆکی وڵاتێک بتوانم لە 100 وای لێ بکەم بەرەو خوا بێت لە خراپە دوورکەوێتەوە، ئێکاکە ئیشێکی باشە، خوای گەورەوەی پێخۆشە. نەک وەڵا هەندێک کەس بەداخەوە یەکسەر گومانی شەڕ دەبات چکە بۆ خۆی فکری هەر لای ئەو شتانەیە، ئەها ئەمە چوو ببێتە حیزبی، ئەمە چوو پارە وەربگرێ، ئەوە چوو دینەکەی بفرۆشێ. وەڵای برام خوا ئاگای لێیە نەبۆ پارە چوین، نەبۆ داواکاری چوینە لایەن ئەوەی خوای گەورە لێمان قوبوڵکات لە غەیری خێر بۆ ئیسلام و مسلمانان زیاتر نەچوین و هەمووشیان مەوجودن. اینجا من فەرقیش ناکەم ئەوەی کە لەم کوردستانە بێت چاک دەمبینێ، من دەچمە هەولێر دێمە سلێمانی لەگەڵ هەمووی دادەنیشم بەسەر بەرزیەوە، چکە من بۆ هەرچوویەک بڕۆم بۆ لای هەر مەسوولێک بڕۆم بۆ خێر دەڕۆم ئینشاءالله، بۆ حیزبایەتی و بۆ سیاست و بۆ نازانم داواکاری و مەطالیب و ئەو جۆرەشتانە ناچم، بۆیە زۆر بەس سەر بەرزیەوە. ئەمڕۆ لە هەولێر بم سپێنێ لە سلێمانی بم هەر زۆر بەلامەوە ئاسایە بۆ چکە هەمویان من دەناسن، هەر کامێکیان چوب مەلای چاک دەزانێ من کە چوم چیم لەگەڵ باز کردو و چ قسەیەکم کردووە. بەس خەڵکانێک لە ناخی خۆیەوە سەیری بەرامبەریش دەکا، ئەو ئومێدی وایە و ئاواتی وایە جارێک بە مەسوولێک بگات داوای پارەی لێ بکە، وا دەزانێ هەر کەسێک چۆ لای مەسوولێک بۆ پارە دەچێت. کاکە تۆ لە خۆتەوە سەیری بەرامبەر دەکەی، وانیە قەزیەکان نێوچاوانت تۆزێ وا لێ بکات گەشتبین بیت، تۆزێ دڵساف و دڵپاک بیت، گومانی شەڕمە بە گومانی خراپ بەرە ئینشاءالله. جا هەر کەسێ قسە دەکا برا قسەمان پێ دەڵێ ئەوە ئینشاءالله بۆ قیامەتمان ئیستفادەی لێ دەکەین، با غەیبەتمان کەن، با جنێ بڵێن قسە بکەن. ڕۆژێکی ڕۆژی قیامەتە پەروەردگار دەفەرمێت وەیل لكل همزة لمزة، وەیل ئاگری جەهەنەم بۆ هەموو ئەو کەسانەی کە غەمز و لەمز دەکەن، تانە و تەشەڕ و تەعلیق و قسەی خراپ لە مسلمان دەدەن. وەیل ئاگری جەهەنەمیان بۆ هەیە، توێشیان لێ نییە. لەو ماوەیەدا هیچیان تەلەفۆنامەی بۆ ناردوم، وەڵام من ساڵانێکە دژایەتی تۆ دەکەم گەرنم ئازاکە، وتم بەسەر چاو بەس بزانم چی بەڕێزت، وەڵا پێویست ناکە، وتم من نەزانم چی چۆن گەرنت ئازاکەم، دەیوتی وەڵا لەمە دووە وعد بێ من هەر بەردەوام دەبم، وتم بەردەوام بە ئینشاءالله میش بەردەوام چاوەڕێی حەسەناتەکانت دەکەم ئەگەر هەت بێ بۆ من بێ بۆ قیامەت. یعنی دیقەدەم عەقڵیەتە نادەی زۆر سەیرە کاکە تۆ خەمی قیامەتی خۆت بخۆ بۆ گوناهی خۆت بگری، تۆ حەسەناتەکان لە زیادە بۆ منی دەنێری بینێرە ئینشاءالله من ئیستیفادەی لێ دەکەم. سەرکەوتوبی براکە.